ئەو ئاوارە عەرەبانەی لە پارێزگای سلێمانی بەتایبەت لە سنووری قەزای دووکاندا نیشتەجێ کراون گردبوونەوەیکی ناڕەزاییان لە هاویناواری دووکان ئەنجامدا. ناڕەزایەتیەکەی ئەو ئاوارانە لە دژی حکومەتی عێراقی بوو لەبەرەوەی هیچ هاوکارێکی پێویستیان نەکراوە. خۆپیشاندەران داواشیان کرد ئەو ئابڵوقەی دەسەڵاتدارانی عێراق لەسەر شاری فەلوجە دروستیان کردووە کۆتایی پێبێنرێت و ڕێگەشیان بدەن بگەڕێنەوە ئەو ناوچانەی لە دەست داعش ڕزگار کراونەتەوە. سوپاسی خەڵک و حکومەتی هەرێمی کوردستانیشان کرد کە بەردەوام هاوکاری پێویستیان کردوون. دەربارەی عەبادی کاتێک دەسەڵاتی وەرگرت لەبری ئەوەی هاریکاریمان پێشکەش بکات بەڵام کۆمەک و هاریکاری لە ئاوارەکان بڕی بەشە خۆراکمان بڕاوە و هیچ کۆمەک و هاریکارێکمان پێشکەش ناکرێت. هەرێمی کوردستان تاجێکە لە سەرسەری ئێمەیە بەڵام داواکاریەکەمان ڕوو لە حکومەتی ناوەندا کە ئاوارەکان بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان. داوا لە کۆمەڵی نێودەوڵەتی و حکومەتی ناوەند و هەموو عێراقێکی بەشەرەف دەکەین ئەو گەمارەوەی کە لەسەر فەلوجە هەیە بیشکێن و هیچ دەواازەیەکیش نییە تا خەڵکەکەی ڕزگاریان بێت. ئێمە کێشە و گرفتمان هەیە و داواکارین بمانگەڕێنەوە بۆ ناوچەکانمان. سوپاسی هەرێمی کوردستان دەکەین بە حکومەت و هاوڵاتیانەوە بە دەستگا ئەمنیەکانەوە کە میوانداریان کردوین و ڕێزمان دەگرن. لێپرساوانی داری پارێزگای سلێمانی کە هەرزوو گەیشتنە لای خۆپیشاندەران داوای ئاوارە عەرەبەکان بەڕەوا دەزان و بەڵێنیشان پێدان داواکانیان بگەێنە حکومەت و پەرلەمانی عێراق. داوای سەرەکی ئەمان کە بە نووسراوێک پێشکەشیان کردوین هاوکاریکردنە داوای لە حکوومەتی عێراقی کە ئێمە بەرزی دەکەینەوە بۆ لانی پەیوەندیدار حکوومەتی عێراقی سەرۆکاتی پەرلەمانی عێراقی ئەویژەوەیە هاوکاریکردنی ئەو کەسانی کە ئابڵ و قدراون لە فەلوجە و لە ئەمبار ئازادکردنی ئەو ناوچانە وەگەیاندنی دەستی یارمەتی وەگەڕانەوەی نازحەکان کە داواکاریەکی مەشروعە. ئێمە ئەوەی کە لەسەر شانمان و بێوەکو پێویست بە هاوکاری بەڕێز پارێزگاری سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکان کردومانە بۆیان و مامەڵەی هاوڵاتێکی خۆمانمان لەگەڵاکردون هیچ فەرقێکمان نەکردوون. پەرلەمانتارێکی عێراقیش ڕای دەگەێنێت کە هیچ چاکسازیەکی عەبادی لە سوودی ئاوارەکاندا نەبووە. حکوومەتی عێراقی کۆمەڵێ چاکسازی و حزمەی ئیسلاحاتی کردووە کە هیچ سوودێکی بەمانە نەگەیاند و ئەمانە نەپارەیان پێگانە خواردن پێگا و کە سوکاریشیان ئاوارن لە ناو ئەنبار و فەلوجە بۆ ئێمە لەگەڵ داواکانیانی و دڵنیا بن دەنگیان ئەگەێنین بە بەغا بە حکوومەت کە یەکەم شت جارێ ئەو برسیەتی لەسەر فەلوجەیە بشکێنرێت. نزیکەی 374,000 کەس کە بەهۆی شەڕی تیرۆرسانی داعشەوە ئاوارە بوون لە سنووری پارێزگای سلێمانیدا نیشتەجێن و لەو ژمارەیەش نزیکەی 2000 خێزانی عەرەب کە خەڵکی شارەکانی ڕوومادی و ئەنبار و فەلوجەن لە قەزای دووکاندا جێگیر کراون. تەنها داوای سەرەکی ئەم خۆپیشاندەرانە کە ئاوارەکانی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقن داوای هاوکاریە لە حکومەتی عێراقی لە ڕووی مرۆیی و مادی هەروەها ڕێگەدان بەگەڕانەوەیان بۆ ئەو ناوچانەی کە لەژێر دەستی تیرۆرسانی داعش پاکراونەتەوە. دلێر کەمال کورد سات نیوز قەزای دووکان.